بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو و ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە لێبڕینی لە سەتاسەی خانەنشینیەکەین لە فەرمانبەران و خانەنشینانی هەرێم لە بەرواری 2014 تا 31 ساڵی 2024 بێگومانی یاسای خانەنشینی یەکگرتوو لە مانگی حوتی ساڵی 2024 لە هەرێمی کوردستان کەوتە بواری جێبەجێکردن بەڵام ئەبێ فەرمانبەران و خانەنشینان پارەی لە سەتاسەی ئەو خانەنشینیە لە 2024ەوە تا 31/12/2024 بدەن ئێستا بە وردی ڕوونی دەکەینەوە. باش فەرمانبەران بە 3 ساڵ لێبڕینەکە ئەدەنەوە. تاوان ئێستا دوای گرافیکی ئەمە دێنە سەرەوەی کە ئەو پارێت چەندەیە بۆ فەرمانبەران کە ئێستا لە خزمەتان بە 3 ساڵواتە بە 36 مانگ ئەو قەرزە ئەدەنەوە، بەڵام بۆ خانەنشینان بە 5 ساڵ ئەو قەرزە ئەدەنەوە. لە موچەی مانگی حوتەوە ینی حوتی ئەم ساڵ ئەم لێبڕینی لە سەتاسێ دەست پێکات. تاوان لە هەرێمی کوردستان لە ڕابردوودا لە سەتا حوتی موچەی بنەڕەتی خانەنشین ئەبڕا بۆ سندوقی خانەنشینی، بەڵام لە عێراق لە ساڵی 2014ەوە لە سەتا 10 ئەبڕدرێت. ئێستا حکوومەتی هەرێم دەستی کردووە بە لێبڕینی ئەم لە سەتاسێیە لە 1/1/2014 تاوەکو 31/12/2024. فەرمانبەران کۆمەڵێک پلانێت جگەل لە پلە تایبەتەکان وەکو وەزیر و جێگری وەزیر و بەڕێوەبەری گشتی و ڕاوێژکارەکان و ئەمانە پلە یەک کۆی لێبڕینی بۆ 11 ساڵ ئەکاتە 4,149,300 دینار. فەرمانبەر 115,285 مانگی ئەجێڕێتەوە. وتمان بۆ فەرمانبەر بە 3 ساڵە ئەم پارێت تەقسیمی 3 ساڵ واتە 36 مانگەکرێت. بەڵام بۆ خانەنشین زیادیان کردووە بە 5 ساڵ ئەم پارێ ئەداتەوە گەر ئەم خاننشینە لە پلە یەکە خاننشین بوو بێ مانگانە 69,115 دیناری لێ ئەبڕێ. بە هەمان شێوە بۆ پلە دوو 3,337,900 دیناری ئەکەوێتە لە بۆ فەرمانبەر 92,790 لێ ئەبڕێ مانگانە، بۆ خاننشین 56,310 دینار. لە پلە سێ 2,696,200 دیناری ئەکەوێتە لە ئەگە فەرمانبەر بێ مانگانە 74,894 ناری لێ بڕێ، ئەگەر خانەنشین بێ مانگانە 44,936 دیناری لێ ئەبڕێ. بێگومان بۆ پلە 4 بۆ پلە 5 بۆ پلە 6 بە هەمان شێوە بەم شێوازەیە پلەی حەوت پلەی 8 پلەی 9 پلەی 10 ئەگە پلەی 10 وەربگرین 633,400 دینار بۆ ئەم خانەنشینی با بڵین لە 1/1/2014 ئەکەوێتە لای. ئەگەر فەرمانبەر بێ مانگانە 17,594 ناری لێ بڕێ، ئەگەر خانەنشینیش بێ مانگانە 10,556 دیناری لێ ئەبڕدرێ. باش لێبڕینی خانەنشینی ئەو موچانەش دەگرێتەوە کە نەدراون. تاوان لە هەرێمی کوردستان کۆمەڵێک موچە هەر نەدراوە، کۆمەڵێک موچە بە لێبڕینەوە، کۆمەڵێک موچە بە خۆگونجاندنەوە بەم ناوانە ئێستا سەریان. کۆی موچە خوراوەکان لە 10 ساڵی ڕابردوودا موچە 34 موچە بە سیستەمی پاشەکەوت دابشکراوە، 10 موچە بە لێبڕین دابشکراوە، 16 موچە بە تەواوەتی هەر نەدراوە، واتە ساڵێک و 4 مانگ موچە خۆران هەر هیچ موچەیەکان وەرنەگرتووە. کۆی گشتەکەی کاتە 6 موچە. بەڵام کە ئێستا حکومەت بێ ئەم پارەیە بڕێم لە سەتاسەیە ئەو مانگانی کە هیچ موچەیتیان نەدراوە، ئەو مانگانی کە ڕوبع موچە بووە کە لێبڕین بووە کە خۆگونجاندن بووە دیسانەوە هەر لە سەتاسەکە ئەیگرێتەوە. باشە فەرمانبەر مانگانە 11,275 ملیار دیناری لای حکومەتە، بۆ دەموچەکە 1,854 ملیاری لای حکومەتە، 14,299 ملیاری ئەو 16 موچەی کە هەر نەدراوە لای حکومەتە. کۆی گشتەکەی کاتە 27,428 ملیار دینار ئی فەرمانبەران کە لای حکومەتە. بەداخەوە ئەو مانگانەی موچە نەدراوەیە بە لێبڕینەوە دراوەیە بە پاشەکەوتەوە دراوە لە سەتاسێکی لێ بڕن، بەڵام لە ساڵی 1/1/2014ەوە کە ئەم یاسایە دەخرێتە کار لە هەرێمی کوردستانیش ئەو ئیمتیازاتانی ئەو 10 ساڵە فەرمانبەران ناگرێتەوە، بەڵام بۆ لێبڕینەوەکەی بە قودرەتی قادر دەیگرێتەوە. باش لە دادگای فیدراڵی کە لە 23/11/2022 باسی لە هاوتاکردنی موچە کرد و باسی لەوە کرد کە بێ با بڵێن یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق جێبەجێ بکرێت لە هەرێم، نەک ئەو هەموو یاسایی هەیە. باس لەم بابەتی لە سەتاسێ نەکراوە، ئەسەری ڕەجعی نییە کە ئەم بابەتە لەویا باز نەکراوە، بەڵام ئێستا حکومەت هەرێم لە
مانگی حوتی ئەم ساڵەوە لە فەرمانبەران ئەیبڕێت. ماوەی 33 ساڵە هەرێم سندوقی خانەنشینی نییە. لە ڕابردووە لە ١٠٧ لە فەرمانبەر بڕاوە لە موچەی بنەڕەتەکەی، هیچ پارەیەک دیار نییە و سندوقێک نییە وەکو بەغدا وەکو عێراق کە ئێستا سندوقی خانەنشینان تەنانەت وەبەرهێنانی تیاکرێ، ینی پارەکەی خراوەتە ئیشەوە وەبەرهێنانی تیاکرێت دیسانەوە بۆ خزمەتی خانەنشینان بەکارهێنرێ وە موچە هەبێ نەبێ پارە هەبێ نەبێ خانەنشینان لە عێراق لە سەرەتای مانگەوە موچەی خۆیان لە سندوقەکەی خۆیان وەرەگرن. بەڵام لە هەرێم 33 ساڵە لە ١٧ ئەبڕدرێ، بەڵام تا ئێستا سندوقی خانەنشینی نییە و 1 دیناریشی تێدا نییە. ئەمەی لە بەژمارە ئەمجارەدا باسمان کرد لێبڕینی ئەو لە ١٣ەیە کە بڕیارە لە موچەی مانگی حوتی ئەم ساڵەوە ئەگەر بدرێت لە فەرمانبەران ببڕدرێ و لیستەکان بەو لێبڕینی لە ١٣ەوە نێردراوە بۆ بەغدا، واتە جگە لە ١٧ەکە لە ١٣ ینی فەرمانبەر لە ١٠ موچەکەی لێ ئەبڕێ هی مانگی خۆی و لە ١٣شی هی کۆن، واتە کاتە نزیکی لە ١13 لە مانگی حوتەوە موچەی بنەڕەتەکەی لێ ئەبڕێ.